دەنگیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی 18 تەموزی 2025 دان پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. دۆران کاڵکان ئەندامی ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرنامەیەکی تایبەتی میدیا خەبەر تیڤیدا هاوسەنگاندنی بۆ پەیاما ڤیدیۆیەکی ڕێبەر ئۆجەلان کە لە 9 حوزەیران بڵاوکرایەوە و هەروەها کاریگەریەکانی مەراسیمی لە ناوبردنی چەکەکانی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و کۆمسیۆنێک کە بڕیارە لە پەرلەمانی تورکیا دابمەزرێت و هەروەها سیاسەتی ڕۆژانە و ڕۆژۆی گەورەی مردنی 14 تەموز و شۆڕشی ڕۆژاوا کە لە 13 ساڵیادی خۆیدایە ئەنجامدا. کاڵکان باسی لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی کرد و وتی خەباتی تەفگەری ئازادی ئەنجامێکی گرنگی بەدەستهێناوە و ئەمە دەرەنجامی هەڵمەتی خەبات بۆ ئازادی جەستەی ڕێبەراپۆیە. دەشڵێت لە ئێستادا هەم ئاستی کەمپینەکە و هەم ئەو خەباتێک کە 27 ساڵە دژی پلانگێڕی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت جارێکی دیکە ئەوەی پشتڕاست کردوێتەوە. کاڵکان دەڵێت ماندووبوونی گەلەکەمان بێهودە نەبووە و پێویستە هەمووان بەم بابەتە دڵخۆش بن. کاڵکان لە درێژەی قسەکانیدا دەڵێت ئێمە وەک بزوتنەوەیەک و وەک گەلێک و من و هەموو هەواڵەکانمان ژن و پیا و هەمیشە باوەڕمان بە ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان هەبووە. ئەگەر باوەڕێکی لەو شێوە نەبوایە خەبات لەسەر هێڵی شەهیدان نەدەکرا. هەروەها کاڵکان لە درێژەی قسەکانیدا دەڵێ هیوا و باوەڕمان بەوەی کە لە ڕێگەی خەباتەوە سەر دەکەوین و خەباتی ڕێبەر ئۆجەلان سەرکەوتوو دەبێت بێهودە نەبووە و بەرخۆدانی زیندانەکان ئەمەی فێرکردین. پێویستە ئاماژە بۆ بکرێت کە لەمە و بەدووە پێشاتە بنەڕەتیە گەورەکان بەدیدێت. پێشاتەکانی ئەم دوایە درێژە پێدەری پانگەوازەکەی 27 شوباتە. هەروەها کاڵکان دەشڵێت ڕێبەر ئۆجەلان لە بەیاننامێکی ڤیدیۆییدا هۆکارەکانی پرۆسەکەی ڕوون کردوێتەوە. ئەمە پێشات و هەنگاوی مێژووی گرنگن. عومەر ئۆجەلان برازایی ڕێبەر ئۆجەلان و پەرلەمانتاری دەم پارتی لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشداری لە کۆنفرانسی ڕۆشنبیری لە شەنگال کرد و بۆچوون و هەڵسەنگاندنەکانی ڕێبەر ئۆجەلانی سەبارەت بە شەنگال و کۆمەڵگەی ئیزەدی گەیاندا گەلی شەنگال. لە سەرەتای قسەکانیدا عومەر ئۆجەلان ئاماژەی بەوە کرد کە ئەنجامدانی ئەم کۆنفرانسا بۆ گەلی ئیزەدی گرنگە و وتیشی پەیامەکانی سەرۆکایەتی بۆ شەنگال زۆر گرنگن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو نوێبوونەوە و گۆڕانکاری دەڕوا. کاتێک سەردانی دوورگەی ئیمراڵی دەکەین ئەوە باس لەم بابەتە دەکەین. لە کۆتا دیداریشماندا سەرۆکایەتی باسی کۆمەڵگەی زەدی کرد و بۆ شەنگال و کۆمەڵگەی زەدی ئامادەکاری شەنگالی نوێی بۆ سەردەمێکی نوێ با پێویست زانیوە. لە ناو ئیزەدیەکانیشدا پێویستە باپەی ئیزەدایەتی یەکێتی و هاوپەیمانی دروست بکرێت. عومەر ئۆجەلان لە درێژەی قسەکانی داوتی بەڕێز ئۆجەلان هەڵسەنگاندنی نوێی بۆ هەبوونی زەدیەکان کردووە. بۆ کۆمەڵگەی زەدی دی تەنها فۆرمێکی لەم شێوازەی کە هەیە بەس نییە و پێویستە هەبوونێکی چالاکیان هەبێ. سەرۆکایەتی دەڵێت دەبێت شەنگال سربەخۆ بێت و خۆشی بپارێزێت. گەلی کورد بەرپرسیارن لە پاراستنی کۆمەڵگەی ئیزەدی. دوای بەشداریەکەی عومەر ئۆجەلان کۆنفرانس با پانێلی لا جێنۆسایدەوە بەرەو ڕووناکی هەبوون بەردەوام بوو. وتاری ئەم بابەتەش لەلایەن سیاکۆ شەنگالیەوە پێشکەش کرا و گفتوگۆی گرنگیش سەبارەت بە کەلتور باوەڕ و فەلسەفەی ئیزەدایەتی لە کۆنفرانسەکەدا کرا. کۆمیتەی ئامادەکاری گربوونەوە و ڕێپێوانی دژی پەیمانی لۆزان کە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بەشێکە لەو کۆمیتەیە بابوونەی 102 ساڵوەگەری ئەم پەیماننامەیە کە کوردستانی بەسەر 4 وڵاتدا دابەش کرد لە ڕۆژی 26 تەموز با بەشداری هەمولایەن و ڕێکخراوە کوردیەکان ڕێپێوان و گربوونەوە ئەنجام دەدا. کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە ڕاگەیاندراوێکی سەبارەت بەم ڕێپێوانش بڵاو کردوتەوە و داوای لەسەر جەم پارتەکان و دامەزرا و ڕێکخراو و کەسایەتی کوردیەکان کردووە
کە لە شاری لۆزان بەشداری ڕێپێوان و گربوونەوەکە بکەن بۆ ئەوەی کە پەیامەکانیان لەسەر ئەو پرسە بگەێنن با ڕای گشتی. هەروەها کەنەکە ڕەشیگان کە بەیاننامەیەکیش لە لۆزاندا پێشکەش دەکرێت. لە ڕاگەیاندراوەکەی کەنەکەدا هاتووە کە ڕۆژەوی سەرەکی کۆبوونەوەی 5 تەمموزی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە پەیمانی لۆزان بوو سەرنجی بۆ ئەم لێدوانە ڕاکێشاوە کەنەکە. ڕایگەاندوە ئێمە لە سەرەتای 102 ساڵی پەیمانی لۆزان داین کەنەکە دەیەوێت لە یادی 102 ساڵی پەیمانی لۆزان گفتوگۆیەکی نوێ بخاتە ڕۆژەوی هەموو کوردەکەەوە. ستاتۆی سایکسپیکۆ و لۆزان هەڵدەوەشێتەوە و گۆڕانکاری بەسەر نەخشەکە دادێت. دەبێت کورد بە زووترین کات کۆ ببێتەوە بەو پێەیە هەڵویستمان هەبێ. بۆیە داوا لە هەموو پارت و دامەزراوە و هێزە کوردستانەکان دەکەین کە لە کۆنفرانسێکی نێونەتەوەییدا کۆ ببنەوە و استراتێژیکی هاوباش دروست بکەن. بڕیارە ڕۆژی 26 تەمموزی 2025 ڕێپێوانەکە ئەنجام بدرێت. تونجار باقرخان و تۆلای حاتموغلاری هاوسەرۆکانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی دوێنێ لە زیندانی کەندرا لە کۆجاعالی لەگەڵ ڤیگەن یوکسەکداغ و سەمرا گۆزال کۆبوونەوە و هەروەها ڕۆژی ڕابردوش لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش و سەلجوک میرزەکلی لە زیندانی ئەدێرنا کۆبوونەوەیان ئەنجامدا. تونجەر باقرخان لە بەردەم زیندانی ئەدێرنا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە مۆراڵ و تەندروستی زیندانیەکان باش بۆ وتی ئەوان ڕایان گەیاندووە کە هەر ئەرکێکیان پێ بدرێت بۆ بەرەو پێشبردننی پرۆسەکە جێبەجێ دەکەن. باقرخان لا درێژەی قسەکانی داوتی بەڕای ئێمە لا پرۆسەیەکی وادا کە باسی ئاشتی دەکرێت ئەو کەسانی کە لە دۆسیەی پلانگێڕی کۆبانیدا دادگای دەکرێن لەوانە سەلاحەدین دەمیرتاش فیگەن یەکسەکداغ و هەواڵانی دیکە پێویستە بۆ بەرەو پێشچوونی پرۆسەکە لەگەڵمان بن. هەروەها بە ئاماژەدان بە پێشکردنی مافی سەلاحەدین دەمیرتاش کە لەلایەن دادگای مافی مرۆڤی ئوروپاشەوە ئاماژەی پێکرا بوو. باقرخان ڕایگەیاند بۆ ئەوەی ئەم پرۆسەیە باشتر بەرەو پێش بچێ پێویستە ئەو هەواڵانەی کە لە دۆسیە پلانگێڕی کۆبانیدا تاوانبار و دادگای کراون بە لە بەرچاوگرتنی بڕیاری دادگای مافی مرۆڤی ئوروپا ئازاد بکرێن. هاوکات حاتموغلاریش جەختی لەوە کردەوە کە ئەوان لا پرۆسەیەکدان کە چەکەکان بێدەنگ دەکرێن و زمانی ئاشتی پەرەدەستێنێت و وتی جگە لەوەش لا پرۆسەیەکدان کە باس لە دامەزراندنی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەکەین و لا پرۆسەیەکی وەهادا لەو باوەڕدان کە ئەنجامێکی بەپەلا بەدی بێت و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵگەی کورد و تورک و لاز و چەرکەس و هەفتا و دوونەتەوە دڵخۆش بن. نوعمان کۆرتۆلمۆش سەرۆکی پەرلەمانی تورکیا لە نووسینگەی خۆی لە پەرلەمان لەگەڵ یاشار گۆلەر وەزیری بەرگری تورکیا و هەروەها مەتین گۆڕاک سەرۆک ئەرکانی گشتی تورکیا و فەرماندا سەربازەکان کۆبووە. لە کۆبوونەوەکەیاندا باسییان لە پێشاتە ئەمنی و سیاسەکان کردووە. دوای ئەم دیدارە کۆرتۆلمۆش لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و سەرۆکی ئەکەپا کۆبووە. لە کۆبوونەوەکەی ئەوانیشدا باس لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پلانی پێکهێنانی کۆمسیۆنێک بۆ بەدواداچوونی پرۆسەکە کە پەیوەندی باپەرسی کوردەوە هەیە کراوە و بەڵام تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی سەبارەت بە کۆبوونەوەکان ڕانەگەیاندراوە. سەرەڕای هەڵویست و فشارەکانی خەڵکی وەرتێ و باڵەکایەتی لا باشووری کوردستان بۆ ئەوەی کە بکوژی حەسەن ڕەحمان خۆ پیشاندەرەکەی وەرتێ بە سزا بگەێنرێت کە لەلایەن چەکدارێکی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە شەهید کرا. 35 پارێزەر کەسی ئەو شەهید و بریندارەکان لە ئەستۆ گرتووە. بەشدار حەسەن بەرپرسی تیمی پارێزەرانی کەسی خۆ پیشاندەرانی وەرتێ دەڵێ 35 پارێزەر لە یەکشەمەوە کەسی شەهید حەسەن خۆ پیشاندەرەکەی وەرتێ و بریندارانی خۆپیشاندەران دەگرنە ئەستۆ و لە دادگا بە دوواداچوونی بۆ دەکەن و بۆ ئەوەی مافەکانیان وەربگرن و تاوانباران با سزای یاسایی بگەێنن. بەشدار حەسەن ئاماژە بۆش دەکات کە هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ ئەوەی دادگا بکەنە چەقی وەرگرتنی مافی ئەو زوڵم لێکراوانە.
هێرشە درۆنیەکان بۆ سەر پاڵاوگەکانی سنووری هەرێمی کوردستان بەردەوامن و کەمێک پێش ئێستاش هێرشکرایە سەر پاڵاوگەی نەوتی شێخان لە پارێزگای دوهۆک. پاڵاوگەکە لەلایەن کۆمپانیای گەڵف کیستۆنەوە پەڵێوە دەبرێت و تا ئێستا زیانەکانی هێرشەکە نەزاندراوە، هەروەها نەیش زاندراوەکە لەلایەن چ هێز یان لایەنێکەوە درۆنەکە ئاراستەکراوە. جێ ئاماژەی ماوەی نزیکەی 2 هەفتەیە لا ڕێگەی درۆنی بۆمبڕێژکراوە شەپۆلێکی هێرش بۆ سەر پاڵاوگە نەوتیەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردو تا ئێستاش هیچ لایەنێک بەرپرسیارەتی لە ستۆن نەگرتووە و لایەنامنیەکانی هەرێم و عێراقیش هیچ پەنجەی تۆمەتیان بۆ کەس ڕان نەکێشاوە یان بکەرەکانیان نەدۆزیوەتەوە. لە سەر مەزارەکەی لا شارۆچکەی پێنجوێنی سەر با پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی کۆمیتەی خانەوادەی شەهیدان لە باشووری کوردستان و وڵات پارێزان و کەسوکار و خانەوادەکەی لە حوتەمین ساڵیادی تێرۆرکردنیدا مەراسمی بەبیرهێنانەوە بۆ شەهید ئیقبال مورادی بەڕێوەچوو. لەسەر ناوی خانەوادەی شەهید ئیقبال دیا مورادی هەموو شەهیدانی بەبیرهێنایەوە و ئاماژەی بەوە کردکە لەسەر ڕێبازی شەهیدان بەردەوام دەبن و وتی شەرمەزاری کردەوە تێرۆریەکەی هێزە تاریک پەرست و بەکرێگیراوانی ئێران دەکەین کە لە 7 تەمموزی 2018 بەرپرسی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان وڵات پارێز و دۆستی ڕێخستنی پەژاک هەواڵ ئیقبال مورادیان تێرۆر کرد. هەروەها ئامینە مەحموود هاوژینی شەهید ئیقبال مورادیش لە میانی بەڕێوچوونی مەراسمەکەدا وتێکی پێشکەش کرد و ڕێگەن هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی کە لە پێناو ئازادی گەلی و نیشتمانەکەیاندا خوێنیان بەخشیوە بە بیردەهێنینەوە و دەخوازین ئەم پرۆسایی ئاشتیا ئێستا لە باکووری کوردستان بۆ گەلەکەمان هاتووەتە ئاراوە بە ئەنجام بگات و خوێنی ڕۆڵەکانمان بە فیرۆ نەڕوات. هەروەها وتیشی داوا لە هەموو گەلی کوردەکەم لەم قۆناغەدا هاوکاری و پشتیوانی یەکتر بن بۆ ئەوەی کە پرۆسەی ئاشتی بە ئەنجام بگات. بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند ئاگربەز لە سۆڤێدا و کشانەوەی هێزەکانی حکوومەتی ڕاگۆزەری سووریا بەرەو دیمەشق دەرەنجامی ئۆپەراسیۆنە بە هێزەکانی ئیسرائیل بووە نەک بە داواکاری. نەتانیاهو دەڵێت سیاسەتێکی ڕوونمان لا سووریا بەڕێوە بردووە، پێویستە ناوچەی لە جۆلانەوە تا چیای دروست بە بێچەک بێت. لە حەولاوە بەهێز ئاشتی جێبەجێ دەکەین و لە سووریاش هەر بەهێز ئاگربەستمان جێبەجێ کرد. جاماژەیە کە ماوەی چەند ڕۆژێکە پێکدادانی سەخت لە سۆیدا لە نێوان گروپە چەکدارە ناوخۆیەکان و هێزەکانی دەسەڵاتی کاتی دیماشق ڕووی داوە و لە ئەنجامدا بەدەیان قوربانی لێکەوتوتەوە و هێزەکانی دەسەڵاتی کاتی کۆمەڵکوژیان لا دژی خەڵکی سیڤیل ئەنجام داوە. ئێوارەی ڕۆژی چوارشەممەش لە ئەنجامی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل هێزەکانی دەسەڵاتی کاتی دیماشق لە سۆیدا کشانەوە و ئاگربەستێکیش ڕاگەیاندرا. بە گوێرەی راپۆرتێکی نوێی ڕێکخراوی مافی مرۆڤی سووریا سوهر لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی شەڕ و پێکدادان لە باشووری سووریا زیاتر لە 500 کەس کوژراون. سوهر ڕایگەیاند 79 شەڕوانی دەروزی و 154 هاوڵاتی مەدەنی خەڵکی سوێیدا لە نێو قوربانیەکاندان کە 83 کەسیان بەبێ دادگاییکردن لەلایەن سوپای وەزارەتی بەرگری سووریاوە لە سێدارە دراون. سوهر ئاماژەی بۆش کردووە کە لەو شەڕەدا کە لە ڕۆژی یەکشەممەوە دەستی پێکردووە 243 کەس لە هێزەکانی حکوومەت و 18 هێرشبەری دیکەش سەربا سوپا کوژراون. هەروەها لە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیلیشدا 15 ئەندامی هێزەکانی حکوومەت کوژراون. گشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.